وەڵی زۆر جار دەچیتەوە ماڵەوە لەگەڵ خێزانت بەیانی عاجزیت بووە بەس بە سەلامێک بەس بە ڕوویەکی خۆش بەس بە ئازیزەکەم چاوەکەم کەسەکەم هەواڵت والله بیرم دەکردی بەس بە ئەمە دەرگای خێر و خۆشی لە ماڵەکەدا کرایەوە هەرچی ڕخ و قین و بەشی شەیتانە چووە دەرەوە لەگەڵ کەسی هاوڕێتە هاوکارتدا لە فەرمانگەکەت لە شەریکەکە لەسەر شوێنی کارەکە لە کرێکاریەکە تۆزی عاجزیت بووە چەند خۆشە کە بەیانی دەچیتەوە سڵاوێکی گەرمی لێ دەکەی هەر بە قسە دەرگاکان دەکرێنەوە بەڕێزان بە ماڵ و سەرۆت و سامان زۆر کەس لە تنگانەی گەورەدایە خەریکە مناڵەکانی واز لە خوێندن دێنن خەریکە خێزانەکەی لێی جیا دەبێتەوە چونکە هیچی بەدەستەوە نییە تۆ دەبی بە کلیلی دەرگای خێر بە ماڵ و سەرۆت و سامانە حەڵاڵەکەت هەروەها بە دوعای خێر ئەگەر هیچ لە دەستنایە لە ماڵەوە دوعای خێر بکە هەر دوعایەک لە پشتەوە کاتێ بەرامبەر ئاگای لێت نییە تۆ لەبەر خاتری خوا دوعایەکی خێری بۆ دەکەی یەقینت هەبێ فریشتەیەک لە پشتەوە دەڵێ ئامین یا ڕەبی خوا ئەو دوعای لێوەرگرێت چونکە تۆ دوعای خێرت کرد فڵان کەس لە مەینەتی ڕزگاری بێخوا تۆش لە مەینەتی ڕزگارکە کاکە خۆ دوعای خێرت پێ دەکرێت با لە دوای هەموو نوێژەکان با لە کاتی هەستانی بەیانیان با لە کاتی خەوتنا بڵین یا ڕەبی خوایە دەرگای خێر و ڕەحمەت لە منیش و لەسەر جەم ئیماندارانی ئومەتی محەممەد بکەوە صلی الله عليه وسلم بەخوا بەم دوعا خێرانە تۆ تووبات بۆ هەیە فەرمودەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ مژدەد لێبێت تۆ خۆشبەختی دوعای خێر زۆر بکە بۆ خۆت و بە ئیماندارانی خوشک و برات بەڕێزان بە هاندانت خۆ پێ دەکرێت کەسێک واز لە خەریکە واز لە خوێندن دێنێ لە زانکۆیە لەبەر هەژاری لەبەر تەنگەژەی دەرونی لەبەر کێشەی خێزانی لە خوێندن بێزارە خەریکە چارەنووسی چەندەها ساڵ 12 ساڵی تری خوێندووە هەمووی بەفیڕۆ دەدا مامۆستای زانکۆ مەڵێ ئیشی من نییە بڕۆ دەست لە ملی کە بڵە کوڕە شیرینەکەم برازاکەم کچە باشەکەم خوشکە زاکەم ناومێد مەبە بەخوا منیش کاتی خۆی زۆر بە مەینەتی خوێندومە هەندێک نمونەی ژیانی خۆتی بۆ باسکە ئەوانەی کە هانی خەڵک دەدەن کلیلی دەرگای خێرن جامە بە قسە هانی خەڵک بدەی بۆ چاکە هانی بدەی کە ڕەشبین مەبە ناومێد مەبە هەیە بە بیرەوەریەکانی واللهی زۆر جا بیرەوەری کەسێک دەخوێنیتەوە گەشببینت دەکا ئەگەر مسلمان بێ ئەو کەسە بڕوای بەخوا بە پاداشتی خوا هەبێ ئەو بیرەوەریانەی هەموو دقەیەکە کەسێ دەخوێنێتەوە چاکەکانت زیاد دەکەن چونکە بە خوێندنەوەی ئەو بیرەوەریانەی کە ژیانی ناڕەحەتی خۆتت سەرەتا باس کردووە و دوایی باست کردووە خواچ دەرگایەکی ڕەحمەتی لێ کردویتەوە بڕواتان هەبێ کلیلێک لەسەر دڵت دەکرێتەوە چێ هەیە لە ئێوەی بەڕێز یاداشتەکانی پرۆفیسۆری گەورەی کورد دکتۆر مستەفا زەڵمی نەخوێن بێتەوە کاتێکەوە یاداشتەکانی دکتۆر مستەفا زەڵمی دەخوێنیتەوە ئەزیزم بۆ دەرەکەوێ چەند بە نەهامەتی هەل لە خوێندنی حجرەوە تا تەواوکردنی دکتۆران لە میسر بە چ ناڕەحەتی خوێندوێتی چەند کەس هەبووە ویستویەتی واز لە خوێندن بێنێ بڕواتان هەبێ ناڕەحەت بووە ناومێد بووە وتومە بەس کتێبەکەی دکتۆر مستەفا زەڵمی بخوێنەوە کاروانی ژیانم کە دوو جار چاپ کراوە من لەم پرۆگرامەی کلیلدا دەمەوێت زۆر جا کتێبتان پێ بناسێنم جارێکیان بە دوو بەرگی جاری دوم لە چاپی دووەمان نووسنگەی تەفسیر بە یەک بەرگی کردوێتی کاتی ئەو کتێبەی خوێندوێتەوە وتوێتی من هەر نەهامەتیم نەچێشتووە لە ژیانمدا لە چاو پرۆفیسۆری گەورەی کورد ڕەحمەتی دکتۆر مستەفا زەڵمی کتێبی شازادەی حەمامی دکتۆر محەممەد حوسێن پاپولی یەزدی کاتێک کە دەخوێنیتەوە باسی گرانیەکانی کوردستان و ناڕەحەتیەکانی ژیانی خۆمان و بێموچەیی دەبینی کاتێک کە بیرەوەریەکانی ژیانی ئەو دەخوێنیتەوە ئەڵێ من هەرگیز نەهامەتیم نەبینیوە بەڵام دوا ڕۆژێکی چەند گەش ئێستا مامۆستای زانکۆیە هەموو وڵاتەکانی جیهانیش گەڕاوە کەواتە تۆ بە بنووسینەوەی بیرەوەریەکانی خۆت سەرەتا ناڕەحەتیەکانی ژیانت زۆر بەڕازگۆیی دواتر دەرگاکانی خێر چۆن لەسەر دەکرێنەوە خوێنەری ئەو کتێبە یەکسە کلیلەکە لەسەر دڵی ئەدرێ و دەرگای لەسەر دەکرێتەوە و گەشببینی ڕووی تێدەکا لە ناومێدی ڕزگاری دەبێت کەواتە هانی خەڵک بدە بە دڵخۆش بوون بە خێر و بێری خەڵک کاکە هەر هیچ لە دەستنایە مەفاتیح پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی کلیلەکان زۆرن خۆ دەتوانی خۆشحاڵ بی لە دڵەوە گەنجێکت بینی بە دڵی خۆی هاوسەگیری بۆ کرا گەنجێکت بینی ئەلحەمدولیلا لە کۆلێژێکی بەرز وەرگیرە بیستت کوڕەکان و کچەکانی ماڵی فڵانکەسی خزمت برات خوشکت مامەد ئامۆزات دراوسێکت هاوشاریەکەت کوردەکەی هاوزمان و هاوخاکی خۆت ئەلحەمدولیلا نمرەی بەرزی هێناوە و ئەتوانێت لە دوا ڕۆژە خزمەت بە کۆمەلگاکە بکە لە دڵەوە نەک ناڕەحەتنی ئەڵێ واللهی وە ئەزانم کوڕەکەی خۆمە
واللهی وا ئەزانم کچەکەی خۆمە کە نمرەیەکی بەرزی بەدەستێناوە خوای پەروەردگار دەفەرمێ لەسەر زمانی پێغەمبەر تووبە خۆش بە حاڵی تۆ دڵنیا بە تۆ هەمیشە دڵگەشت دەبی دڵنیا بە هەمیشە خێر دێتە ڕێگات دڵنیا بە خوای پەروەردگار لێت ڕازیە ئێخۆ دەتوانی بە نێتی ناودڵ توخوا حەیف نییە ئینسان نێتی ناودڵیشی بە دڵخۆش بوون بە خێری خەڵک بەشداری ئەم کاروانە نەکا کە کاروانی ئەو کەسانن کلیلی دەرگای خێرن